نزار ئامەدی با سەرۆکۆماری عێراق دیاری کرا. سلااوتان نەبێت دیار ئەمڕۆ کۆبوونەی پەرلەمانی عێراق بوو بۆ دیاریکردنی سەرۆکۆماری عێراق. لە کۆبوونەوەکەدا لە نێوان سێ کاندید نزار ئامەدی توانی زۆرترین دەنگی پەرلەمانتاران بەدەست بێنێت و بەمەش بووە 11هەمین سەرۆکۆماری عێراق. لەگەڵ مابنەمێ کورتێک لە ژیانی نزار ئامەدی سان پێ بڵێم. ساڵی 1968 لە شارۆچکەی ئامەدی لە پارێزگای دهۆک لەدایک بووە. لە ساڵی 1993 بە سەرکەوتووی بەشی ئەندازیاری لە زانکۆی مووسڵ تەواو کردووە. خێزاندارە و خاوەنی 4 منداڵە. هاوکات پێگەیەکی دیاری هەیە لە ڕووی حیزبی و حکومیەوە لەبەری مای چەندین ساڵ مشێکی دڵسۆزانە خزمەتی کردووە. لە ڕووی حیزبەکەیەوە ئەنجامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە و لێپرسراوی نووسینگەی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە بەغداد. هاوکات لە ساڵی 2020 وەکو ڕاوێژکاری سێ سەرۆکۆمار کاری کردووە، واتە بۆ مای 7 ساڵ ڕاوێژکاری سێ سەرۆکۆماری پێشخۆی بووە. لامان کادا لە ساڵی 2022 بۆ ساڵی 2024 وەکو وەزیری ژینگەی عێراق کاری کردووە، بەڵام دواتر بەهۆی زۆر سەرقاڵێتی بەکاریباری حیزبیەوە دەستی لە کار کێشاوەتەوە. بەشداری کردووە لە چەندین لوتکەی گرنگی جیهانیا، لەوانە لوتکەی عەرەبی لە وڵاتەکانی وەکو میسر و سعودیە و جەزائیر. هەروەها بەشداری کردووە لە لوتکەی کەشوهەوا لە پاریس وەکو ئەنجامێکی شاندی عێراق سەردانی چەندین وڵاتانی کردووە بە شێوەیەکی فەرمی، لەوانە ئەمریکا، رووسیا، ئێران، سعودیا لەگەڵ سویسرا. وەکو پێم وتن ئەمڕۆ 11مین سەرۆکۆماری عێراق دیاری کرا. نزار ئامەدی توانی لە نێوان سێ کاندیدی ترا بۆ هەمان پۆست زۆرترین دەنگ بەدەست بێنێت و بێتە 11هەمین سەرۆکۆماری عێراق.